جابۆی کە بزانین کاریگەریەکانی چۆنە بێ بەتایبەت لەسەر دینار لەسەر بەهای دینار و بەگشتی لەسەر ئەو کۆمپانیانەی کە لە کەرتی وزەی عێراقا کارەکەن. بۆیە میوانداری بەڕێز کارزان حەمیدمان کردووە لە پاریسەوە لەگەڵمانە بێت کە بەڕێزیان شرۆڤەکاری ئابوورین. بەڕێز کارزانم کاتت باش سڵاوت لێبێت. لە دوێنەوە ئاگاداری ئەو ئاڵۆزی کە دروست بووە لە نێوان ئێران و ئەمریکا لەلایەکی دیکەشەوەی کێتی ئەوروپا زۆرێک لە وڵاتانی ئەوروپا کاڵێن بڕیارنامەیەکیان نووسیوە و ئەمڕۆ قسەیان لەسەر کرد بۆی کە ئەو هەوڵانەی ئێران بۆ پیتاندنی یۆرانیۆم سنووردار بکەن. ئەمانە هەمووی بەگشتی ئاڵۆزین دروست بوون لەم نێوەندەدا. چۆن ڕەنگەداتەوە لەسەر عێراق بەگشتی؟ کاتت باشە هاژەخان، ینی ئەبێ ئەوە بزانین و نەخشەی سیاسی عێراقی و نەخشەی سیاسی ئابووری عێراق ئەبێ ڕوونکەینەوە بزانین چۆنی بەڕێوەچێ. لە دوای 2023ەوە تقریبان بە جۆرێک لە جۆرەکان عێراق بوو بە باخچەی دواوەی کۆماری ئیسلامی ئێران. زۆربەی ئابوووریەکەی ئێران لە عێراقا ساغەکراوە جگە لەوەی ئاڵوگۆڕکردنی مامەڵەی دارایی و بە سپیکردنەوەی دراو بە هەر بەو شێوە قسە بکەین سپیکردنەوەی دراو لە ڕێی ئێران و لە هەندێک وڵاتانی دیکە دەکران بە تایبەتی زۆربەی بانکەکان کە لە دوای 2005-6ەوە کە سیستەمی بانکی تایبەت دروست بوون زۆربەی بانکەکان کاریان ئەوە بووە کە پارە لە عێراقەوە بەرەو ئێران بگوازنەوە جگە لەوەی کە حکوومەتی عێراقی هەستاوە لە پاڵ ئەوەی کە سوود لە غازی سروشتی خۆی وەربگرێت غازی سروشتی ئێرانی هاوردە کرد و بە گرێبەستێکی درێژخایە. ئەمە لەلایەک ئەمە وەکو نەخشەی سیاسی گشتی عێراق. نەخشەی سیاسی دووەم ئەوەیە کە عێراق کەوتۆتە لە بینی دوو وڵاتی شەڕانگێزدا، ینی لەلایەکۆ ئیسرائیل هەیە لەلایەکۆ عێراق هەیە. ئەو گروپانەی کە پاڵپشتی ئێرانەکەن ئەو گروپانی کە پاڵپشتی ڕژێمی ئێرانەکەن و کاریگەریان لەسەر دەسەڵاتی سیاسی عێراق هەیە کێشەیەکی سیاسی و ئابووریان بۆ حکوومەتەکە دروستکردەوە چێکە حکوومەتەکە تا 100% لەگەڵ ئێرانە نەبێت تا ڕادەیەکی باش لەگەڵ ئێرانایە. ئەمەش وای لە حکوومەت کردووە کە نەتوانێت زۆربەی کارەکانی خۆی بە بێلایەنی یاخود بە هاوسەنگی جێبەجێ بکە. بۆیە هەر کاریگەریەک هەر شەڕێک هەر ناکۆکێک لە سووریا لە لوبنان لە یەمەن لە فەڵەستین لە ئیسرائیل ئەوانە ڕوو بدەن کاریگەریەکی لەسەر خۆ عێراقە بێتەوە کە ئەبێ عێراق باجەکەی بدە. ئێمە لە بیرمان نەچێ چەند ساڵێکی ڕابردوو شەڕی ئێران و ئەمریکا و شەڕی ئێران و ئیسرائیل کاک لەسەر خاکی عێراقە کرا. ئەمریکا لە ئێرانیەدا لە سووریا لە ئیسرائیل لە ئێرانەدا لە سووریا عێراق لە عێراقی ئێران لە عێراقیە داوە لەناو خاکی عێراق. بۆیە ئەمە وای لە کۆمپانیەکان کردووە کە دوو بژاردیان لە بەردەما بێ. بژاردەی یەکەم ئەوەیە کە لەو بازاڕە بکشێنەوەتە تەواو، یانی ئەمە ڕسکێکە و تریش چارەسەری نییە. دووەمش ئەوەیە بمێنەوە بەڵام ڕسکەکەیان بەرزتر بکەنەوە. ئەمەش زۆربەی کۆمپانیەکان یاخود بەشێک لە کۆمپانیەکە ئەمەیان کردووە کە هەنگاوی دووەمە ئەوش بریتیە کە مانەوە لە عێراق بەرامبەر ڕسکێکی گەورەتر بۆ ئەو ڕسکە ئەکەن لەبەرەوەی ئەوان زیاتر بیران لە قازانجێکی زیاتر کردوێتەوە. بۆ نمونە کاتێک بەڵێ باشە کا کارزان کەواتە لە قسەکانی تۆ ئەتوانین بڵین پێت وایە کە عێراق لەژێر هەژمونی ئێراندا باجەکەدا دیان خۆشی بەشێکە لەو گیرۆدەبوونەی دۆخەکە و ئەبێ باجەکەی بات. هاژەخان ئێمە ناڵێن عێراق هەمووی لەژێر ئەژمونی ئێراندایە، ینی تۆ ئەبێتەوە بەو شێوە سەیریکە عێراق خۆی تا چەند ئامادەیە ئیدارەی دەوڵەتەکە بکەین. تۆ ئێمە هەموو شتێ بخەین بە پاڵی بەسەر ئێرانەوە بڵێن ئێران 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 ئەی عێراق خۆی ینی کێشەکە ئەوەش لە ناوخۆی عێراق هەیە. تۆ ئەو گەندەڵەی لە عێراق هەیە عێراقەیەکە لە گەندەڵترین وڵاتەکانی جیهان نەقسەی منە و نەقسەی تۆیە. ئەمە مەسەلەکە دژایەتی و دۆستایەتیش نییە، مەسەلەکە ئەمە ئامارە و داتایە و ینی ڕاستە عێراق لەم چەند ساڵی ئەخیرە توانیوێتی کۆمەڵێک پرۆسەی گەندەڵی یاخود کێشەی گەندەڵی سنووردار کە بەڵام هێشتا نەگەشتێتە ئەو قۆناغە کە تۆ بتوانی بڵێ کاکە هەوڵم داوە کێشەکە بنبڕە بێ بەرەو بنبڕبوونە چێ بە یەکجاری. ینی ئێستاش لەم لە سەدا سێکتەری عێراقیە سەدا سێکتەری ئابووریە گەندەڵی ڕاستەخۆی تیاکری. ئەمە کێشەکە ئەوەیە کە عێراق خۆشی تاوانبارە، ینی عێراق خۆشی ئیرادەیەکی چۆن دەڵێ ئێرادەیەکی گشتی نییە بۆ بنبڕکردنی گەندەڵی، ئیرادەیەکی نییە یاخۆ پلانێکی تۆکمەی نییە بەهۆی ئەوەی کە شێوازی حکومڕانیەکەی شێوازی سیستەمەکەی وای لێ کردووە لە هەموو لایەکەوە گەندەڵی ببوژێتەوە. یعنی تۆ لە کەرتی نەوتە ئێستاش ئامارەکان
سەتاچلی دیار نین لە بواری بانکیە و داراییە ئامارەکان ڕوون نین بانکەکان کێن چۆنن بۆ دروست بوون لەسەر چی ئەساسێک دروست بوون عێراق لەم 2-3 ساڵی کۆتاییە کاکە پرۆسەی فرۆشتنی دۆلار لە ڕێی بانکی بناوەندیەوە ڕاگرت بانکەکانی ناچار کەتر مامەڵە بە دینار بکەن مامەڵە بە دۆلار نەکەن بەس بۆ ئەوی بژانەوەی دینار ڕوودا بەڵام کەچی دینار بەرە هەر دابەزین ئەڕوا ئەمجا ناچارە بێتەوە بانک دۆلارە خاتەوە بازار ئەمە دیسان ئەمە کێشەکە بۆیە بە پلان ناکرێ بە کێشەکە زا چۆنە وەکو ئێمە بە کوردەکەی بەسەر بڵێ کاکەمە سڕیەکە پینەیەکە یعنی ئەمە پینە پەڕێە بەو شێوە ناڕوە بۆیە هەر ئەگەرێک و هەر ئابوورەکەی عراقش تەنها لەسەر نەوتە ئەمە بۆیە هەر کێشەیەکی بچووک لە جیهانە ڕووبدا عێراق یەکەم زەرمەندەوا بێت کە نەوتەکە ئەگەر دابەزێ ئەمە زەرەرێتی ئەگەرش بەرز بێتەوە کێشێکی تری بۆ دروستە بێت تۆ لە ڕێی گەروی هربزەوە لە ڕێی دەریاوە ئەمە نەوتە نێرێتە جیهان ئەمەی سنووری کارزان کەواتە لە سای حکومڕانیەکەی عێراق کە باست کرد و ئەو ئاڵۆزی کە هەیە هەموو ئەمانە ئایندەی کۆمپانیا بیانیەکان چییە بێ بە تایبەت کۆمپانیا ئەمریکیەکان وانش کە لە بواری کەرتی وزەیە کارەکەن هەژەخان تۆزە پێش ئەسەش باسم کرد کۆمپانیەکان دوو بژاردیان لە بەردەما کاتی خۆی دروشمێکەیە یاخود ئێستا شەو دروشمە هەیە بەڵام تا ڕادەیە کاڵ بۆتەوە کە سەرمایە ترسنۆکە ناچێتە شوێنێکەوە کە ململانێ و شەڕی تیابێ یاخۆت ئاڵۆزی تیابێ بەڵام ئێستا زۆربەی کۆمپانیەکان بەتایبەتی لەو دوودەیی ئەخیرە ینی چونەتە ئەو وڵاتانە چونەتە ئەو سنوورانە کە پڕی شەڕە پڕی ناکۆکیە بۆ بیران لەوە کردوێتەوە کە ئەوان بەتەنیا بچن لەوێ هەموو سوودێک و هەموو قازانجێک بەدەست ئەهێنن بۆ نمونە کۆمپانیەکە لە 2023 هاتن بۆ عێراق ئەو کات هیچ کۆمپانیەک ئامادە نەبوو وە بەرهێنا لە عێراقەکە کۆمپانیا نەوتەکان و وزەکانی ئەم بەتایبەتی ئەمریکاش هاتن لە عێراقە گرێبەستێکیان لەگەڵ عێراقا کرد کە قازانجێکی زۆر گەورەتریان بەدەستەکەوت لەوەی عێراق سوودی لێ ئەبینێ کە چی نەوتەکە نەوتی عێراقا خاکەکە خاکی عێراقا کەرستەکان کەرستەی عێراقین تەنها کۆمپانیەکان هاتن ئەو کاڵانەیە وەرگرتۆ کە کۆنن نوێیان کردوێتەوە دواتر بە دوای ئەوە عێراق تا ڕادێک سەقامگیری بەخۆیەوە بینی حتاوەکو ئەمڕۆ گرێبەستە نەوتیەکان لەگەڵ کۆمپانیا نەوتیەکانی ئەمریکا و جیهاندا عێراق سێجار هەمواری کردوێتەوە بۆ نمونە لە قازانجی 170 هێناوێتی بە 160 دوای ناتی 150 و بەنیوە ئێستا وای لێ کردو عێراق زیاتر خۆی خاوەنددارەتی ئەو کۆمپانیانە ئەکە بە هاوبەشی لەگەڵ کۆمپانیا بیانیەکان بۆیە کۆمپانیا ئەمریکیەکانەوە خۆت کۆمپانیەکانی وزە بەڵێ لە بەردەم ڕسکێکی گەورەدان بەڵام ئەوان ئامادەن تا کۆتایی بڕۆن چووکە ئەزانن ئەگەر لەم بازارە بکشێنەوە نارەکانی خودت ڕکابەرەکانی دێنن ئەم بازارانەوە کارەکەن ئێستا شتێکی تریش هەیە بۆەوەی لە بیرمان نەچێ زۆربەی کۆمپانیا بیانیەکان ستافەکانی خۆیان یاخود سوپای کرێکارەکان شتەکانی خۆیان ناهێنن تەنها تۆ بە کەرستەی لۆکاڵی کارەکەن یانی تۆ تەنها کۆمپانیەکە هاتووە تێتی کاکە ئەمە من لە تەندەرێکە کڕیمە یاخود وەرم گرتووە و ئیتر پرۆژە ئەەکەم تەنها تۆ کرێکارت مەسەلەن بۆ نمونە عراقیە بە چی عراقی بێکی کوردستانی بیاگەن بۆ قسە بکەین لۆکاڵین با بڵێن کەرستەکانت لۆکاڵیە خاکەکەت لۆکاڵی یاخود هەر زەرێکە زیامەندێک لێ بدا یاخود هێرش بێتە سەر تۆ زەرمەند نیت کە تۆ دوورە پەرێزی تۆ لە دوورەوە دانیشتووی بەڵام بزنسەکە تێکەچە بزنسەکەش حکوومەت دێت ناچار دەکاتەوە لە کۆتاییە بەڵێ وەکو بەڕێزیشتان باستان کرد کە ئەمە دۆخەکەی عێراقا و ئەیبینین زوو تەنها ماوە بەنجێکی کردووە بۆ هەر دۆخێک یاخود هەر کەرتێکی ئەم عێراقا گەر هەڵبینەوە تەواوی لەژێرەوە گەندەڵی خواردوێتی بەڵام دێت لەلایەک ئێوێ چارەسەری بکە هێشتا چەندین لایەنی دیکەی وێران و ڕووخاوی هەیە لەگەڵ ئەمەیە و لەگەڵ هەموو ئالۆزیانی کە بەگشتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە هەیە و ڕای بەڕێستان وەکو شرۆڤەکارێک لە دوورەوە باشتر چاوتان لە دۆخەکێ و زۆر ڕوونتر وێنەکانە بینن ئایندەی عێراق بەکوێگات پێشبینی ئێوە چییە بۆ ئایندەی عێراق بە گشتی و بە تایبەتیش ئابوووریەکەی ئاژەخان 2004 بوو لەگەڵ وەزارەتی دەرەوەی بریتانیا و کاتە کارمانە کرد تۆژنێوێکمان کرا ئەرکێک پێمان ڕاست بدرا کە تۆژنێوێک بکەن دەربارەی ئایندەی عێراق و چارەنووسی عێراق لە 10 ساڵی داهاتووە بەرەوکوێ ئەڕوە کۆتاییەکەی پوختەکەی ئەوە بوو عێراق لە بەردەم دوو ئاراستە ئاراستەی یەکەم ئەوە بوو ئەگەر گرنگی زیاتر بە بژانەوە و یاخود پەرەپێدانی مرۆیی یاخود بە عەرەبیەکەی پێڵان تەنمەی بەشەری
خەڵکەکە ئامادەسازی بکە بۆ ئەوەی بتوانێت پرۆسەی ئابووری و پرۆسەی سیاسی و یاخود پرۆسەی گشتی ڕژێمەکە بۆ گۆڕانکاریە بکە ڕووی داوە ئێستا ئەمڕۆ واقعەکەیەکە ڕژێمی بەعس نەماوە کار بکە ئەمە عێراق بەرەو وڵاتێکی گەشەسەندوو بەرەو وڵاتێکی پێشکەوتوو ئەڕۆ بەڵام ئەگەر بێت و بۆ نمونە 1 2 3 کۆمەڵک تێبینی هەبوون ئەگەر بۆ ئاراستەیە بڕۆ عێراق بەرەو ڕژێمێکی دیکتاتۆری یاخود بەرەو ڕژێمێکی وێرانکارە ئەڕوات و کەواتە پرۆسەکە بازنەیەەکە دێتەوە بەردەوامە خولێتەوە لە شوێنی خۆیان ئەوەی لە عێراق ئێستا ڕوئەدا ئەوەی لە عێراق ئێستا ڕوئەدا گرنگی بە یەک سێکتەر دراوە ئەوەش پاراستنی دەسەڵاتە سیاسیەکەیە پاراستنی ئەو ڕژێمەیە ئێتر تا بەشێکی پەیوەندی بەوەیە کوردیش بەتانی بەداخەوە یعنی ئەو قسەیە ئەەکەم کوردیش سەبەبە هۆکارەکە ئەوەیە کە پاڵپشتی کردووە و کورد نەیتوانیوە بە یەکجاری بێ سنوورێکی بۆ دانی بڵێ کاکە کۆتایی پێهات ئێوە نابێ بۆ شێوەیە ئەوە یەک پرۆسێکی سیاسیە عێراق تەنها هاتووە گرنگی بە سێکتەری نەوت داوە کە سێکتەرێکی قازانج بەخشێکی گەورەیە سێکتەرێکی ئاسانە بۆ پارەپیاکردن لە پاڵیەوە هاتووەکە کە سیستەمی بانقێکی دروست کردو لە پاڵ ئەم سێکتەرە وزەیە کە ئەویش ئەوەیە پارە ئەهێنێ و پارە فرۆشێتەوە پارە ئەدا بە خەڵک پارە ئەمە هەمووی ئایندەی عێراق بەرەو ئاراستەیەکە بە کە عێراق ناتوانێت بڕیارێکی بێلایەنە بدە خۆی بەستۆتەوە بە کۆمەڵێک سیستەم و کۆمەڵێک نیزام و کۆمەڵێک وڵات تەنها ئێرانیش نیها بۆ ئاگداریت یعنی ئێمە باخۆمان نەبەتینە بڵێن هەموو تاوانەکە بکەنە سەر ئێران بەشێکی گەورەی بەڵام بەشەکانی تر کاکە وڵاتە کەنداوەکانش حەزەکەم بزانی بەشدارن لەم پرۆسە گەندەڵیەش سودمەندن لە دووشت لەوەیە کە عێراق بە هیچ شێوەیەک سەقامگیری بخۆی نەبێت چونکە سەقامگیری عێراقا کاریگەری ئابووری و درێژخایەنی بەسەر ئەوان شەوە بێت چونکە تۆ عێراق خاوەنی زەمینە سازیەکی گەورەیە خامێکی گەورەیە بۆ هەموو کۆمپانیاکان بۆ هەموو جیهان بۆیش ئەمریکا و بە تایبەتی چین یعنی ئێمە لە بیرمان نەچێت چین زەبەلاحێکی گەورەیە چاوی لەوەیە کە گەورەترین وەبەرهێنان لە بازاڕەکانی عێراقا بکە تۆ نزیکەی 40 میلیۆنت 40 میلیۆن بەکاربەر 40 میلیۆن با ئەگەر بڵێن 30 میلیۆنیش بەشێکی دەکەی ئەگەر تۆ نیوەشی بەکاربێهێنی هەر قازانشدا تو ئەمە هێزێکی مرۆیی گەورەیە بۆ بازاڕەکان بەڵام کێشەکەوەی عێراق ئێستا بڕۆ لێ بپرسا پلانی چییە هیچ پلانی تەنها 5 ساڵیە 4 ساڵیە تەنها ئەوەیە کە پێی وایە گە دوو جادە دروستکە یاخود دوو باڵەخانە دروستکە ئەمە پێشکەوتنێکی گەورەیە ڕاستە جادەکان کاریگەری گەوریان هەیە لە بژانەوەی شارەکانە لە بژانەوەی وڵاتەکانە بەڵام لە کاتێکاکە کارزان ئەوەشی نییە عێراقکەواتە ئایندەی ڕوونە ئەشێت بڵین هەر هاوڵاتیەک لەم عێراقا و لە هەرێمی کوردستانیش ئەبینێت کە ئایندەی عێراق زۆر درەنگە بۆی کە ڕوونی بکاتەوە بەرەو پێشی بەرە سپاس دەکەین ئێمە سوودمان لە هەموو شرۆڤەکانی بەڕێزە وەرگرت کارزان حەمید لە پاریسەوە لەگەڵمان بووی سپاس